هیوادارین ئاسەواری کیمیابارانی هەڵەبجە لە ڕێگای دامەزراندنی ناوەندێکی تەندروستی چارەسەر بکرێت چکە تا ئێستا ئاسەواری ماوە لەسەر ئاوی منتیقەکە لەسەر دار و درەختی منتیقەکە لەسەر نەوەکانی منتیقە تا ئێستا مناڵەکانی تازە لەدایک دەبن ئاسەوار هەندێکیان ئاسەواری کیمیابارانی هەڵەبجان پێوە دیارە ئەوەی کە پێی دەوترێت تەلە و سلبیە. لێرەدا ناکرێت ئێمە کە باسی هەڵەبجە دەکەین باسی بارودۆخێک نەکەین چونکە چەند ڕۆژێک لە مەوبەر هەڵمەتێکی موشک هەبوو بۆ سەر شاری هەولێر کە ئەمەش پێم وایە لە ئەنجامی لا ڕێدابردنی بزوتنەوە پرسی کورد بووە. ئێمە دەبی هەوڵی ئەوە بدەین ئەم بارودۆخە لە ڕێگای کۆکردنەوەی هێزەکانمان لایەنە سیاسیەکان لە سەنگەرێکی هاوبەش بۆ چارەسەرکردنی کێشەکان و هەروەها ڕێزگرتن لە خەریتەی سیاسی خۆممان لە سنوورەکانمان و ناکرێت ئێمە لە بیابانێکی بێ جیران ناژین. ئێمە دەبی لە کاتی هەڵسوکەوتمان هەوڵگرتنی هەڵوێستێک جغرافیای کوردستان لە نەزەر بگرین و جغرافیە ئینکارە گۆڕانکاری بەسەدا نایە بە پێی خواستنی ئێمە و لە هەمان کاتیشدا ئەو ململانەی کە هەمانە لەسەر مەسەلەی سەر و کۆمار لە بەغدا پێم وایە زۆر بچووکترە لە بەرژەوەندی باڵای ملەتەکەمان و لە ئایندەی ئەم هەرێمە و بردنی ئەم هەرێمە بەرەو کەناری ئارام و ڕێگرتن لەو بڕیارە نادەستوریانەی کە درێوەکە ئەو بڕیارەی محکەمەی دەستوری لەسەر مەسەلەی گاز و نەفت یا مەسەلەی میزانیە و پێویستیەکانی هەرێمی کوردستان. ئەمانە لە ڕێگای ئیسیفزازکردن و سەنگەر لێکگرتن چارەسەر ناکەن. ئەمانە لە ڕێگای هەوڵدان بۆ دۆزینەوەی خاڵی هاوبەش و تەفاهم و لێک تێگەیشتن دەکرێت.